پێوەری ئیمان بوو. بەڕێزان پێوانەی ئیمان و ویژدان و ڕەحم و بەزەی یەک بەیەکی ئێمە دەرکەوتووە. ئەو دیمەنە سامناکانە دەبینی توخوا کە ئەو مناڵانە دەردێنن دوای هەیە 70 سعات 63 سعات 50 سعات مناڵێکی ساوای 2 ساڵانە دەردێنن چۆن فرمێسک بە چاوتان نایە، چۆن ناهەژێ، چۆن سفرەکەت ڕازاوەیە و سەر و پێر و قەل و قازی لە زستانە بۆ دەخۆی کابراش لەو سەرمادا شوێنێک نەماوە تێیدا بژی. ئەگە هیچ پێوەری ئیمان و ویژدانت مابێ وەڵڵە دڵت ئیسراحەت ناکە، وەڵڵا بێ فرمێسک بە چاوتا بێتە خوارەوە. ئەگەر نەبووی دڵت مردووە هەی مردوو. دوو کەسەیە لەسەر زەویدا کە بوومە لەرزە دەبینێ، خەمبار بێخەم. بزانە خەمباری شێعڵە بەیانی ئەوە لە تۆ ڕوونادا، شێعڵەوە ماڵەکەی تۆ نابێ. ئەی کورد چەند دەربەدەر بووین ئێمەش، چەند ئاوارە بووین. کوڕە لەخوا غافڵ مەبن، حەلانی کەم بە دڵ. ئەگە دڵیشت ڕانەچڵەکە، ئەگە قاقات لێدا، ئەگە لەو سەر سفرە ڕازداوت بیری خەڵکن نەبوو، دڵنیا بە دڵت مردۆ بڕۆ 4 تەکبیرە ئیحرامی لەسەر بکە. جا لەشکە شایەتمان بێنەوە. حاجی قادری کۆی فەرموویەتی ئەمین مەبە لە سبەینێ کە چیت بەسەر دێ، ئەمین مەبە لە سبەینێ کە چیت بەسەر دێ. حەوادیساتی زەمانە نایەتە تەخمین. بەخواوە مەزانە بەیانی هیچ توش نابێ. ئەوەندە ڕووداوی سامناک لە پێشە هەر خوا دەسادێ. حەوادیساتی ئەم زەمانە قەت ناتوانانی بیشیان ژمێری.